دوای ساڵێک لە هەڵبژاردن و تێپەڕینی عێراق بە دۆخێکی چەقبەستووی سیاسی و کارژیاریدا سەرۆکۆماری نوێ هەڵبژێردرا و سەرۆکوەزیرانی نوێ بە پێکهێنانی کابینە کاتیەکەی لە ماوەی 3 ڕۆژدا ڕاستپێردرا. بەڵام ئێستا عێراق لە بەردەم قەیرانێکی نوێدا خۆی دەبینێتەوە، ئەویش چۆنێتی هەڵبژاردن و دیاریکردنی وەزیر و کاربەدەستانی حکوومەت و دابەشکردنی پۆستەکانە لە نێوان لە ناسیاسیەکاندا. وەکەمیشە کاتێک دانووسان لەبارەی ئەوەوە دەست پێ دەکات کە کێ دەبێتە وەزیر و کێ دەستی باڵای دەبێت لە پۆستە حکومیەکاندا قەیرانێکی نوێ لە عێراق دەست پێ دەکات. باپی ئەمارە فەرمیەکان ژمارەی دانیشتوانی عێراق 40 ملیۆنی تێپەڕاندووە و باوتەی نەتەوەی گرتوەکان لە هەردە گەنجێکی عێراقی 4یان بەدەست بێکاریەوە دەناڵێنن. ئەمە جگەلەوەی زیاتر لە 3 دانیشتوانی وڵاتەکە لە ژێرهێڵی هەژاریەوە ژیان دەگوزارێنن. ئەم ئامارە مەترسیدارانە لە کاتێکدان حکوومەت لەوپەڕی دەوڵەمەندیدایە و باهۆی دۆخی جیهانی دوای شەڕی ئۆکرانیا و بەرزبوونەوەی نرخی فرۆشتنی نەوتەوە تەواوی خەزێنەکانی بەغدا پڕ بوون لە $0 ئەمەش خواست و داوای وڵاتیانی زیاد کردەوە بۆ ناچارکردنی حکوومەتی نوێ بۆەوەی بەدەم داواکانیانەوە بچێت و هەوڵ بۆ دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بدات. دوای نزیکەی 20 ساڵ لە قۆناغی نوێی دوای داگیرکاری عێراقیەکان جارێکی دیکە ڕووبەڕی حکوومەتی پشکێنە دەبنەوە کە تیایدا حەزب بە سیاسیەکان سامانەکانی وڵات لە نێوان خۆیاندا بەش دەکەن. لەلایەکی دیکەوە قەیرانێکی دیکەی سیاسی لە هەرێمی کوردستانەوە هەڵدەتۆقێت هەویش قەبارە و چۆنێتی بەشداری پارتی وێشێتیە لە حکوومەتە نوێکەدا بۆ پێی لە ڕابردوودا لە بەرامبەر پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێتی پۆستە استراتیژیەکانی دیکەی پەرلەمان و حکوومەت دراوەتە پارتی. بەڵام ئێستا کە چۆنێتی سەرکەوتنی سەرۆکۆمارە نوێکە و ئەو لانەی لە پشتی بووە ئاراستەی کارکردنی ڕوون نییە، ئەوەش دیار نییە کە ئایا پۆستە وزاریەکان و پشکەکانی کابینێ حکوومەت چۆن لە نێوان خۆیاندادا بەش دەکەن. ئەو کات گەورە بربەست و مەترسیە میشەی ئامادەی بەردەم حکوومەتە نوێکەی عێراق مۆختەدا سەدر و لانگرەکانیەتی ئەوان هەمیشە لەسەر پێن بۆەوەی کە بستنە سەر شەقامەکان و گرفت بۆ کابینە نوێکەی سوودانی دروست بکەن. چاودێرانی دۆخی عێراق پێیان وایە سەدر لە دوای کشانەوەی لە پەرلەمان لە دۆخی شکست و پشتگوێخراندایە. بۆ خەرەبووکردنەوەی ئەم شکستە دوور نییە کە جارێکی دیکە پەنا بباتە بەرشەقام، باتایبەت کە هێشتا جگەلە ڕاستپێردرانی سەرۆکوەزیران هیچ ئەنگاوێکی کابینە نوێکە نەنراوە با پاشکۆ و میلیشایی و شکست خواردوو ناوزەدی دەکات. هەر بۆ پێویستە سەرۆکوەزیرانی نوێ بۆ پەڕی وەشیاریەوە مامەڵە بکات و ڕێگە نەدات دڵی سەدری لێبێشێت. وسنعمل بكل تفان وإخلاص في التصدي للمشاكل والأزمات المتراكمة.